سەبارەت بەم پرۆژەیەکی وەبەرهێنانە ڕەزامەندی و بەرهێنانی هەیە ڕەزامەندی لایەنە بریندارەکانی هەیە ئەم شوێنە بەپێی نووسایی بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵ بەردەڵانە و لەلایەن کۆمپانیای قەیوانەوە کە فراوانکردنی بۆ کراوە بۆ بەرزایەکانی شاری سلێمانی فراوانکردنیان بۆ کراوە و ڕەزامەندی وەزارەتی هەیە. ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی سلێمانی لە بەرامبەر ئەم پرۆژەیە بەڵێنی ئەومان لێ وەرگرتووە کە کۆمەڵێک پرۆژێ خزمەتگوزاری جێبەجێ بکە. یەکێک لەو پرۆژە خزمەتگوزاریانە ئەم شەقامی کە ساڵانە بەداخەوە کارەساتی تیاڕوو ئەیات گەڵن شەقامی مەرگ ئەمانێ ئەم شەقامە بکە بە دووساید و دیارەژە سەرپەرشتی سەرۆکاتی شارەوانی سلێمانیە. ئێمە وەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان پرۆژەیەکی نوێمان هەیە کە بریتیە لە فراوانکردنی پرۆژەی بەرزایەکانی سلێمانی کە خۆی دەبینێتەوانێت لە ڕوبەرێک زەوی کە کەوتۆتە پشتی پرۆژەی بەرزایەکانی سلێمانی و لەو پرۆژەیەدا فراوانکردنی پرۆژەی بەرزایەکانی سلێمانی تێدا جێبەجێ دەکرێت. ئەوەش کاتێکە دوای ئەوەی هەموو ڕێکارە یاسایەکانی خۆی تەواو کردووە و مۆڵەتی لەسەر جەم بەڕێوەبەرایەتیەکان وەرگرتووە. ئەم بابەتە چییە؟ ئەمە ڕێگای دروستەکرێ یاخودەوەی شوقە و بێلایە؟ طبعاً ئێمە وەکو فراوانکردنی بەرزایەکانی سلێمانی پرۆژەیەکمان هەیە کە پرۆژەی نیشتەجێبوون و خزمەتگوزاری زۆر لەخۆ دەگرێت کە لایەن کۆمپانیاکەمانەوە جێبەجێ دەکرێت. لە بەرامبەر ئەم پرۆژەیەدا کۆمپانیاکەمان وەکو پابەندبوون بە خزمەتکردنی شار و وڵات کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری لە بەرامبەر ئەو پرۆژەیەدا جێبەجێ دەکات کە خۆی دەبینێتەوە لە پرۆژەی بە دووسایدکردنی فلکەی بەردەم تونێلی پێشڕەو بۆ بەردەم تونێلی پێشڕەو کە ئەم شەقامە چەندەها ساڵە بەدەیەها ڕووداوی نەخوازرا و کارەساتی تیا ڕووداوە لەسەر ڕاستپاردەی سەرۆکاتی شارەوانی سلێمانی ئەمەی چەکە لەو پرۆژانەی کە جێبەجێ دەکەین کە بە شێوازێکی ئەندازیاری و گونجاو ئەم پرۆژەیە جێبەجێ دەکرێتەوە بە مەبەستی کار ئاسانی بۆ هاوڵاتیان و ڕێگری لەو کارەساتانە. یەکێکە لە پرۆژەکان بریتیە لە جێبەجێکردنی بەشێک لە پرۆژەی شەقامی 100 مەتری کە بە درێژەی حدودی 3 کیلۆمەترە جێبەجێ دەکرێت لە فلکەی دەباشانەوانێ هەتا فلکەی بەردەم تونێلی پێشڕەو.